مەجید نەجات خوێندکارێکی گوندی سرێشمەی ناحیەی خەلیفانە. مەجید دوای 12 ساڵ مانەوەی لە پۆلی 12 ئامادەیی ئەمساڵ توانی ئەو قۆناغە ببڕێت. لە ساڵی 2011 پۆلی 12 بووم، لە پۆلی 2011 خولی یەکەم ئیمتحان بدەمەوە دەرنەچووم، خولی دووەمیش نەچووم. 2011 ژیانی هەوزەریم پێکینە نەمتوانی پارە بە خوێندەکەی خۆم بدەم بچمە قوتابخانە، کردمە خارجی. لە خارجەکەی چوونە هەولێر، لە هەولێر تقریبا 3 ساڵ جوام منداوە، پاشان هاتینە سۆران. لە سۆران جوام منداوە وشی جوام منداوە یعنی هەر دەکەوتم، بەڵام کێشەکەی من ئەوە بوو هەموو ساڵێ یەک دەرزم بۆ داتەوە، لای 8 ساڵان تقریبی لەوانی 18 قەعە زیاترشم دیتی بێ، نەتوان بە هەمووان بژمێرم، بەڵام تا 18 ڕۆشتیە بەهۆر دخڵە. کاتی کەوتیشم حەزر ئازم ئەوە بوو کە پێ بگەم، ینی لەم قۆناغە دەرباز بم. لەلای من دەرزە گرنگ نییە، 100 بینم، 99 بینم، 50 بینم، مشکلەکەم بەس دەرچوونەکەم بوو. کە سوکاری مەجید خۆشحاڵن بەو هەوڵ و کۆشش و پشوو درێژەی مەجید. دوای 24 جار بەشداریکردن لە ئەزموونەکانی قۆناغی 12 ئامادەیی لە بەشی وێژەیی ئەمساڵ توانی بە کۆنمرەی 52.2 ئەو قۆناغە ببڕێت. بڕوابکە ئەو هەدە دڵخۆش بم، ئەوان هەفتەکە بوونی دەرچووی مەجدەکە لەسەری هەماو بە تەبیعاتێ من لەبەر چێ ئەو ناو دەگەل خۆ کرد، بەس مەجید مەحاشی دەبوو لە ڕووی دارایی تەواو نەبوو، دکانەکەی بولێ لە عیوم عیمە کرد. وەڵام من ئێستا پەشیمانم، ئەمنیش عەزم دەکرد ینی ئەو قۆناغی تێپەڕینم. ئەمن لە 2010 وازم نێناوە، ئێستاش خۆشحاڵم بە سەرکەوتنی کاک مەجید ئامۆزام، یعنی کە ئەو قۆناغی تێپەڕاندووە، یعنی هەتا ئێستا کۆڵ نەداوە، بەردەوام یعنی خوێندیەتی و وازی هێناوە. کاک مەجید نمونێژی زۆر جوانی کۆڵ نەدانە، حەقوی خەڵکەشی زۆر ئەو کەسانێکە قوتابینە کاک مەجید بکەن بە نمونەیەکی جوان بینە پێش چاوی خۆیان کە بە درێژای ئەو تەمانێکە قوتابی بووە، زیاتر لە 20 ساڵە قوتابی بووە، 2 ساڵی ئامادەیی و 2 ساڵ تەنها پۆلی 12 جواب دایتەوە. نمونەیەکی زۆر جوانە کە بێ ئەمەل نەبووە، هیوای بە ژیان بووە، هەموو ساڵ بەو پەڕی هیوا بەخۆبوونەوە. مەجید نەجات ئەو خوێندکارەی شکستەکان بێهیوایان نەکرد تا ئەو قۆناغەی تێپەڕاند. ئێستا مەجید خوازیارە درێژە بە خوێندن بدات لە بەشی ڕاگەیاندن. مەجید خێزاندارە و خاوەنی 3 منداڵە و پیشەی ئێستای ئاسینگرە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، گوندی سرێشمەی ناحیەی خەلیفان.